سڵاو خەڵکی کوردستانی خۆشەویست، دوا بەرهەمی من بە ناوی لاپەڕیسپی لێرە حەزم کرد کە هەندێک شت هەیە باس بکەم بۆ جەنابتان بەڕێستان کە بەرهەم چۆن دێتە دی، چۆن تۆمار دەکرێت، چۆن میکس دەکرێت، ئەو مۆسیقا ژەنانەیە کە بەشدار دەبن لەناو ئیشەکە چۆن هاوکاری من دەکەن. ئەم بەرهەمە پێکاتی لە چواردە گۆرانی هەر هەمویان لە دابەشکردن و ئاوازی منن لە هۆنراوەی سامی ئەرکوشیە. هەڵبەتە ئەم بەرهەمەش کە ناوی لاپەڕیسپیە داهاتەکەی دەڕوات بۆ ئەو منداڵانەی کە بێدایک و باوکن و لە ئەنجامی شەڕدا مەغدورن لە ژیاندا. هیوادارم کە بتوانین خزمەتێکی ئەوانیش بکەین. ئەم بەرهەمە من هەوڵمدایە زیاتر دنیایی بێتن، ئەو ئالەتانەی کە لە ناو مۆسیقادا هەیە هەمووی لە ناویدا بەکاری بیرم، وەکو شێوازێکی تازە، وەکو ئاواز، وەکو دابەشکردن، وەکو تەزلیلکردن. 2 ساڵ خەریکی ئەم بەرهەمە بوویمە. بەڕاستی تەواوبوونەکەی بەدڵی هەمومان بوو، ئینشاڵڵا بەدڵی ئێوەش دەبیتن. هیوادارم خزمەتێکم کردبی بۆ خاک وڵاتەکەم و میلەتەکەم. هیوادارم ئێوەش دەستێک بۆ منداڵان درێژ بکەن کە بێدایک و بابن، چکە داهاتەکە بۆ ئەوان دەڕواتن. و داواکارم لە خەڵکی کوردستانی خۆشەویست کە تکایە شتەکان ئەو برادرانە کۆپی نەکەن و نسخە ئەسڵەکەی ئەگەر بکرێت وەکو هاوکاری، وەکو جێگرتن، چکە کوالیتەکەی نەوعیەتیشی خراپ دەبێتن کە کۆپی دەکرێت. من لێرەدا سوپاسی هەموو برادران دەکەم کە هاوکاریان کردم، کە بەشدار بوون لەو بەرهەمە، کە لەگەڵ من عەزیەتیان کێشایە، دەستیان ساغ بێتن و ئینشاءڵڵا سەرکەوتنیش بۆوان دەخوازم، سەرکەوتن بۆ هەموو هاوڕێیە هونەرمەندانەی کە خەریکی هونەرن. هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێ. زۆر سوپاس دەکەم. چه خواست من دایم جارك نقود نانا سردار الدل وكي ميرا وكي خارم لبندي مامو خفندم وقنزانا أمري من همو برمان بودر دوجانا عزيزم باوانم ساقي بادم بوتكم